ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری کەناڵی هیوان. ئەم بەرنامەیە لە درێژەی بەرنمەیە کە سەبارەت بە قەیرانەکان و ناڕەزایەکان لە کوردستان و عێراق کە بە هاوکاری هاوڕێم مۆید ئەحمەد پێشکەشی ئێوەی ئازیزەکەی. لە بەشی یەکەمە چوینە سەر باسی قەیرانەکان و ناڕەزایەکان و ئەو بەشە لە کۆمەلگاکە ئێمە بەچینی کارگەر و پرۆلیتاریامان ناسی و قسەمان لەسەر تایبەتمەندیەکانی ئەو هێزەکە کە لە بەرامبەر ناڕەزایی لە بەرامبەر ئەم سیستەمەیە دەرئەبڕێ. لەم بەشەشە لە درێژەی ئەو باسانەیە ئەچینە سەر باسی پرسی ڕێکخراو بوون، کێشە و مۆزلی ڕێکخراو بوون و هەروەها استراتیژی بەسەرکەوتن گەیاندنی ئەم ناڕەزایانە. هاوڕێم بەخێر هاتی دووەم. هاوڕێم من پرسی ڕێکخراوبوون مەسەلەیەکی میحوری جددیە و من وازانم ئەمە هەمیشە لەگەڵی بە دووبارە بێت، ینی هەر ناڕەزاییەک گێتە دەرەوە، هەر ناڕەزایە گێتە پێشەوە، هەمیشە کێشە لەسەر ئەوەیە کە ئەم ناڕەزانە ناڕێکخراون، ئەم ناڕەزانە خۆڕسکن، ئەم ناڕەزانە قیادیان نییە، ڕابەرایەتیان نییە و سەرنجام بە ئامانج ناگەن و هەمیشە کێشەکە بێتەوە بەوەی کە دووبارە یعنی یەک تەبلیغات، یەک بانگەواز، یەک بانگهێشکردن و زۆر جار سۆشیالیستەکان و چەپەکان و کۆمونیستەکان ئەم بانگەوازاکەن کە خۆیان بۆ خۆیان مشکلەی ڕێکخراوبوونیان هەیە، خۆیان بۆ خۆیان بەشێک لەگەڵ یەکترا هەڵ ناکەن، بەشێک لەگەڵ یەکترا ناتوانن لە کارێکی ڕێکخراوانەی هاو ئاهەنگا بەیەکەوە کارکرد، بەڵام دووبارە بانگەوازەکەن بۆ ڕێکخراو دروستکردنی ڕێکخراوی فراوانتر و ئەوانە. من ئەمێ سەرنجی ئێوە بزانم لەسەر ئەم معزیلە تۆ چۆن تعریفەکەی و ئێمە چۆن ئەتوانین ئەم کێشەیە بە تعریفکردنی پاش تعریفکردنی ڕێگە چارە و بەدائلی بۆ بدۆزینەوە. زۆر باشە، دەست خۆش بێ. ئەوە زۆر گرنگە، ینی بەڕاستی خۆی ینی ئەم ئەترازاتانە خۆی پلێک لە ڕێکخراوبوونیان هەیە، ئینسان حەقەتە بڵێ، ینی ممکن نییە تۆم شتە عەفەویەکە ئێتە ئاراوە ینی هین بێت، ینی هیچ نوع جۆرە تەنزیمیتیان لەبێت. تەمان سۆشیال میدیا و ئەم وەسایلە سەردەمیانە زۆر دەوری هەیە، ئینتەرنێت و سۆشیال میدیا و ارتباطات زۆر دەوری هەیە کە شەبەکەی تۆڕی ینی پەیوەندی لە بەتایبەتی لە ناو گەنجان و ئەم نەوە تازەیەیە، ینی ارتباطاتێک هەیە و زۆر فعالیشە. ینی بەڵام باسی ئەوەی کە ینی حتا هینیش ینی ئیتفاقیشی هەیە لەسەر مجموعە مەسائل مناسباتەکان هەڵە بژێرێت. بەتایبەتی من باسی تەجروبەی ئۆکتۆبەرەکەم بۆ هەر مناسبەیە شتێکی هەیە و نیە ئیکا بە قەرارێک یەکسەر وەکو شەبەکەیەکی ئیجتیماعی زۆر گەورە قەراران لەسەری مەسەن ئەتوان تەظاهورەکەن و مزاحرەکەن. مەقسەم ئەوەیە کە پلێک لە ڕێکخراوبوون هەیە، بەڵام باسی ڕێکخراوبوونی سیاسی ئەمەیە کە ینی باسی ڕێکخراوبوونی سیاسی و تەحویلبوونی بۆ قودرەتێک بۆ نوعی لە دەسەڵات و نوعی لە ڕێخستنی هەموو بەشەکانی کێ ئەمە خۆی عقدە و کێشەی ئەسڵیە. طبعا ینی تۆ کە دەزەکەی بە ئیشکردن ئەوێت ینی کە ئەمانە خۆیان ڕێک بخەن. ئێمە تەمان لە بەغایە کە تەجروبەی بەغامان بڵین باسی ئەومان کردو کامانە لە شەر نییە هەلمەجالس بە هەر جۆرێک بێت لە شێوەی شوراکان، لە شێوەی کۆمیتەکان کە بتوانێت لە ینی خۆیان ڕێخن، ینی و بتوانێت ینی لەسەر مجموعە مەسائل کۆ ببنەوە. تەمان هەموو ڕێخستنێک، هەموو ڕێکخراوبوونێک ینی عادەتەن ئاسوویەکی سیاسی خو بەرنامەیەکی سیاسی حتا گەنە نووسراویش بێ هەیە، ینی بە شتێکا کۆ بیتەوە. ئەمە لایەنێکی کەیەوەیە کولی حرەکەکە، ینی تۆ ئێمە دەرگیری مجموعەیە مەسائلین لە قەزیە ڕێکخراوبوونە لە مستەوایەتی جۆرا و جۆرە. یەکەم جار تۆ بیرکەرەوە ینی یەک تقریبا ملیۆنێ بە ئینسانی ناڕازی کرێکار و زەحمەکێش و نەدار و بێکار و گەنجی شۆڕژگەر هاتوۆتە ساحەکانی سیاسی، ساحەکانی عێراق و بەمعنای دەسەڵاتی خۆی وەکو چۆنڵی تعبیر لێ کردو دەسەڵاتی پاڵ پێواناوە و فعلا دەسەڵات نەماوە. ڕۆژێ پێش 25 مانگ نەدەتوانێت بچیتە ساحەی تحلیل، احتلالی کرد، گرتی خەڵکەکە گرتوێتی و کۆنتڕۆلی کردووە. تۆ کە وەختی ئەم ینی جەماوەرە گەورەی ئەم حرەکەتە سیاسیەکە ینی ئیشێکی سیاسی کردووە، هەنگاوێکی سیاسی ناوە، تۆ وەکو کۆمەنیستێک مەفروزە ینی تەرحی پێ بێ بۆ ئەم هەنگاوە سیاسی، ئەم هەنگاوە سیاسیە چۆن تەنزیمی خۆیکە ببێ بە چی؟
بە شێوەیە بتوانێت هەنگاوێکی کەم لێ بۆ پێشەوە مەخسەم جارە باسی تەفاسیلی وەکو چۆن بڵێ طبقاتەکان طبقە مەخسەم چیە هینەکەی لەیەر ینی بڵێن مستەوایەتی جیاوازی مستەوایەتی جیاوازی حرەکەکە بۆ میسال مەسەن گەنجەکان ینی بۆ میسال ینی ئەگەر گەنجەکان لە کوردستانە لە عێراقا بیان توانێت شەبەکەی گەنجەکان هەمویان لەسەر بەرنامەجێکی عمومی کۆ ببنەوە و لەسەر ئوفقێکی سیاسی کۆ بنەوە بە حەقەدەوە بوو بە هێزێکی زۆر سیاسی گەورە و تەسیری بوو لەسەر کولی انتفاضەکە کولی ڕاپەڕین ئەمە لایەنێک مەسەن ژنان و ئەترازاتی ژنان بەشێکی مهم بوو یەک تەغییری گەورەی کە لە کوردستان لە عێراقا ڕوویاوە بوو کە ژنان هاتنەوە ساحەی سیاسیەوە باشە ئەم هاتنە ساحەی سیاسیەوە بێت دەرەجەیەک لە سیاسی بوونی بە شکلی ڕێکخراوەی تعبیر لە خۆی بکە ئەمە شتێکی مەسەلەیەکی کە تۆ مواجهەیەکەی یەتە مەسەلەی تەلەبە توانیان اتحادی تەلەبە دروستکەن و فعلا تا ئێستش اتحاد تەلەبە بە هەموو تەشویەکی سیاسی کە هەیەە دەورێکی کاریگەرە بین لەسەر مەوزوعی ڕاپەڕین لە عێراقا اینجا سیرەکەی دەوری اتحادیەکان و دەوری کرێکاران ینی کە خوان بە جیای زەحمەتکێشان خەڵکی کرێکار و نەدار گەنجانێک کە فعلا ئینتیمای ئیجتیماعیەکان پرۆلیتاریە نەک مستەقەفەکان یاخو بڵێن مەجموعاتێکی کان یانەوانەی کە خریج و تەعینیان نییە ئەمانە هەمووی دەرەجاتی جیاوازە کە تۆ مواجهەیەکەی کە چۆن ئەمانە خۆیان دەخەن چۆن ئەمانە بتوانێت اینجا ئەم شتە کۆمپلێکسە ئەم شتە معقەدە پێچیدەیە چۆنێکان گیر بکەیتەوە ئەمە هەمووی مەسائلێکی لۆجستیکی ڕێکخراوەیە کە تۆ مواجهەیەکەیت ببەخشە شتەکانی تەسەسوری ئەفکاری خۆت بیر نەچێ بەس من ئەمێ سەرنجت بۆ یەک نقطەی دیاریکرا و ڕاکێشم ئەوەیە کە گەشێک لە معزێلەکانی ئێمە سەبارەت بە تەناول یا بە چوونە سەر مەوزوعی ڕێکخراوبوونەوەوانە ئەوەیە ینی باسەکە لەسەر ڕێخستنی ناڕەزاییەکانە هەمیشە قسە لەسەر ڕێخستنی تەبەقەکە نییەوە بخۆی چونکە خۆ تەبەقەی کارگەر هەمیشە لەسەر جادە نییە دایمە و دەرەم خۆ نایە مزاحرە بکە دایمە و دەرەم خۆ نایە لە بەرامبەر سیستەمەکە بە یەک دەستی بێتە دەرەوە ئەمە لە لەحەزاتێکی معەن و دیاریکراوە وایە دەورانێکی دیاریکراو هەیە تەبەقەی کارگەر ئەچێتە فازی ئەچێتە قۆناغی هێرشبردنەوە چێتە قۆناغەوەی کەڵێتە قوبوڵی ناکەم گەمە پێشەوە هەنگاو بە هەنگاو شەپۆل بە شەپۆل ناڕازایەکانی خۆی دەرەبڕێت بەڵام حتا لەو کاتانەشە لە بینی شەپۆلێ تا شەپۆلێکی تر خامۆشیەت کە هەیە لەم خامۆشیە ڕێکخراوبوون معنای چی یعنی باسەکە لەسەرەوە گەر ئێمە بین لە تاریخی جوڵانەوەی خۆمان ورد ببینەوە جوڵانەوەی کارگەری ئێمە هەر ئەو سەردەمانە خۆی ڕێکخراو نەکردووە کە هاتووە بەسەرەن ئینتیفازی کردو ڕاپەڕینی کردووە لە 1950 بەرامبەر بە قەیسەر ڕاپەڕیەوە یاخود لە 1940 لە کۆمۆنی پاریسە ڕاپەڕیەوە نه لە کاتەکانی تریشە ڕێکخراوبوون معنای بووە و ئەم ڕێکخراوبوونە بە جۆرە لە جۆرەکان بە هەنێک جار ئاکتێکی سیاسی زۆر کاریگەریش بووە ئەگەر چی لە بەرامبەر بەدەسەڵاتیشە نەوەستا بێتەوە بە نمونە مەسەلەن ڕۆژگارێکە چینی کارگەر نەیتوانیوە دەستبەرداری ڕۆژێک کارکردن بێ کارگەرێک نەیتوانێت دەستبەرداری ڕۆژێک کارکردن بێ بەبێ ئەوەی معاناتی برسێتی هەبێ ئەمانە هەمیشە مازیلێکی گەورە لە بەردەمیاوە بە چۆن شێمان بگرێ ئەگەرمان بگرێ و ڕۆژە کری کارەکەی وەرنەگرێ ئەساسەن لەوانەیە لە سەرمای مەسەلەن ئەوروپا ڕق بێتەوە یا لە برسا وشک بێتەوە ئەو ڕۆژە نانی نییە چەند ڕۆژنانی نەبێوانە نانی نێ بیخوا یعنی وەزعەتێکی لەم بابەتانە بەڵام ئەو ڕۆژگارەی کە کارگەران بەیەکەوە دێن کۆ بنەوە سنووقێکی دیاری کراو بۆ کۆمەکردن بە یەکتر دروستەکەنەوەوانە لەو ڕۆژەوە باڵانسی هێز ئەگۆڕێ باڵانسی هێز لە بینی چینی کارگەر و لەگەڵ بۆرژوازیە ئەگۆڕێت چینی کارگەر ئەم جارە زۆر ئاسانتر دەتوانێت چێمان بگرێ زۆر ئاسانتر دەتوانێت بچێت پەلامار بدا و زۆر ئاسانتر دەتوانێت بڵێ من قوبوڵی ناکەمیتر ئەمەش بە معنایەک لە معناکان ئاکتێکی سیاسی کردەوەیکی سیاسی زۆر کاریگەرە و ئەم کردەوە سیاسی ڕێکخراوانەیە لە سەردەمی ڕاپەڕینە نهاتۆتەکایەوە لە کات و ساتی مانگرتنە نهاتۆتەکایەوە لە کات و ساتێکی ئاسایی هاتۆتەکایەوە کە ئەم چینە لە بەرامبەر فەقر و لە بەرامبەر برسێتیە خۆی بینیوەتەوە جۆرێک لە مقاومەتکردنی برسێتی بۆ جۆرێک لە مقاومەتکردنی فشارێک و بژارێکی اقتصادی اجتماعی بۆ کە لەسەرێتی ئەمە ئەم شێوازە لە لای ئێمە چۆنە و ئێمە
ئەو تەبەقەی پرۆلیتاریایی ئێمە لە عێراق و لە کوردستانە بەر لەوەی بەڕژێتە سەرجادەوە بڵێ بتر چەقۆ گەیشتە ئێسقانم لە بەزیاتە تەحملی ناکەم ئەو ڕۆژانەی کە دانی لەسەر جگەری داناوە و برسێتی تەحملەکە و هەژاری تەحملەکە و بێکاری تەحملەکە ئەو ڕۆژانە چۆن خۆی ڕێکخراو کردووە لەگەڵ یەکترا چۆن هاوکاریەکەن وە چۆن شۆنی مقاومەت و بەرەنگاری ئەم هەژاری ئەبنەوە بە بڕای من پێویستەکە بەوە ئێمە بۆ وەڵامدانەوە بە معزەلی ڕێکخراو بوون لەمە ورد ببینەوە بۆ ئەوەی ئەو ڕۆژگاری کە چینی کارگەریەتە دەرەوە و ئەڵێ قبولی ناکەم ئێمە لە ریزی پێشەوە بین ئەبێ لەو ڕۆژگارە شاکە لە هاتوتە دەرەوە و هێشتا ڕای نەگەیانەوە کە قبولی ناکە ئێمە لە ناو چینی کارگەرە خەریکی ڕێکخراوبوونی بین ڕێکخراوکردنی بین و هەر ئەوانە کە ئەتوانن لە ڕۆژگاری شوێنەی و لە ڕۆژگارێکە خەڵک پەلاماری نەداوە هێشتا لە ریزی پێشەوەی ڕێکخراوکردنی چینی کارگەر بن هەر ئەوانە دەتوان لە کاتی ڕاپەڕین و هاتنە مەیدانەکانیشە ئەو ڕۆڵە ببین ئەجیناوان نییە ئەو ڕۆژێکە ئێمە بینیمان خەڵک مانگرتنی کرد و خۆپیشاندانی کرد اینجا ئەو وەختە بیر لەوە بکەینەوە کە چۆنم هێزە ڕێکخراوکەین من مهینەکە وا بینم نازانم تۆ چۆن بینی هاوڕێ نا ئەوە ڕاستە ئەوە وایە ینی منش متفقم لەگەڵ کە ینی ئیشی ئەساسیەوەی پێش ڕاپەڕینەکە بیکەی بەڵام ینی مهینەکان زۆر میسالەکان زۆر بۆ نمونە ینی لە تونس خۆ دەزانی ینی ئیتیحادی شغلی تونسی دەوری ئەساسی دی لەو ڕاپەڕینەیە لە زانی ژەر قۆتێکی سیاسی ئەساسیە لە تونس لە شوێنەکانی کە ینی لە عێراق ئیتیحادیەکان هەن لە کوردستان ئەمە طبعاً هەن تو خۆ دەزانی ینی حقی ڕێکخراوبوون و تەنسیمکردنی طبقەی کارگەر نیە بۆرژوازی ناسیۆنالیزمی کورد ینی بەڕاستی گەورەترین زەربەی لە طبقەی کارگەراوە لە عێراق لە کوردستانە و ئەسڵا غێرە قابل قبوڵە ئەو وەزعە بەرحاڵ ینی بەڵام من ئەمە یەک شت ئیشارەت پێ بم ئەو قسەی تۆ ڕاستە ینی خودی ڕاپەڕینیش خودی هاتنە ناوەی ئەم چین و توێژە پرۆلیتاریانە بۆ ساحەی سیاست خۆشی لە خۆیە خۆی دەرگاکردنەوەیەکە بۆ طبقەی کارگەر کە بتوانێت حتا ئەوانەی کە پێشووتر لە فەتەیەکی زۆر دوور درێژانە توانێت بکەن لەم فەتانە بە سەریعی بتوانێت بە سەری ساڵ بێت و ئیشکا بۆ مۆزوعی ڕێخستنی خۆی ینی تەمانەوەی کێکە لە مهمە هەرە گەورەکان طبعاً ینی بەڕاستی ئەوەی کە تۆی بینی لە ساحەکانە کە تۆ بینی زۆربەی زۆری خەڵکەکە خەڵکی زەحمەکێش و کرێکاری وەکوتم ینی ڕۆژانەیە یاخو کرێکاری پریکاریەسە یانیەوەی کە ئیشی ناجێگیری هەیە ئەمانن و ئەم گەنجانن و گەنجانی بێکارن و خەڵکانی بە معنای کەلیمە پرۆلیتارین ئەمانە هەمویان یعنی ئەم هاتووە نەهاتووە بڵین لە نەقابەیەکە یاخو لە ئیتیحادیەکە یاخو لە نوعی لە تەجەموعێکی شەبابیە بێتە ساحەکەەوە بەڵام لە هەمان کاتە سەیر دەکەین ئەم ساحەیە و ئەم حرەکەتە خۆی بە معنایە هینێکشی کردووە خۆی ئێتارێکە بۆ یانیوەنێکە لە یەک نزیک بنەوە بتوانی خۆیان لێکرد من قەناعەتم بەوەیە من هاوڕێ من قەناعەتم بەوەیە کە ینی استراتیجەتی شۆڕژگەرانە لە بەرامبەر ئەم حرەکەت ناڕەزایەتیانە ینی ئەوە ئەخوازێک کە طبقەی کارگەر و پرۆلیتاریە وەک عناصری تەمان لەناو بزوتنەوەکە ئەترازەکانە خەڵکی کەیتایە جهاتی کەیتایە تاراتی تایە ینی مستەقەفینی تایە جهاتی ئیسلاحی تایە ئەمانەی هەمووی تایە بەڵام ینی خەتی ئەساسی استراتیجی سەوری ئەوەیە کە تۆ بتوانی طبقەی کارگەر و عناصری پرۆلیتاری ناو ئەو حرەکەی خۆی تەنزیمکە ینی بە شکڵێ بێ کە ئەم ئەتوانێت ڕەهبەری ئەو حرەکاتانە بکە ئەمە حەقیقەتە ئەم حەقیقەت ئەگەر ئێمە قەناعەتمان پێی نەبێ وەکو کۆمەنیستەکان و نەچینە پای ئەمە کە یعنی بە معنای کەلیمە یعنی ئەم چین و توێژە پرۆلیتاریانە ئەبێ خۆیان ینی خاوەنی ینی کولی حرەکەکە بە دەوری ڕەهبەری ئەمانە بێت بە دەوری چکە خۆی وایە بە دەوری مەسلحەتی ئەمانە بێت و ئەمانە بتوانن تەنزیم کە شورا ئەگەر دروستەکە بێ شورای کرێکار و زەحمەکێش و خەڵکی نەدار و بێکار و ئەم فیعاتانە بن ئەمانە محوەرەکەی بن مجموعە مثقفون مجموعە خەڵکی لاوەکی دەرەوەی حرەکەتەکە و ینی ئەوە عمومی
کە من ناڵم بازە شتێکی عمومی ڕدایەمەوە بکرێت بەڵام ئەم ئەتوانێت بێ ڕەهبەری بێت ینی مۆزوعی استراتیژیە شۆڕژگێڕەکە منەواڵم ینی بێ ینی مەسلەیەکی طبقاتیت ڕەهبەری ئەی بەکێ چ طبقەیەکە بەحسەکە ئەفراد نییە تەنزیمات نییە بەحسی طبقاتە بۆرجوازی لە عێراقا لە کوردستانیش و لە عێراقیشە فەشەلی کردووە ڕوڵەکە ینی حکومەکە بەس ناتوانێت قیادە بکە قیادەی مجتمعی لەدەزاوە قیادەی مجتمعی لەدەزاوە طبقەیەکی کە مەفروضە قیادەی ئەم ڕەهبەری کۆمەڵگە بگرێتە دەست بۆ گرتنە دەستی ئەم ڕەهبەریە بە دەوری ئەم ڕەهبەریە ئەم کۆنسێپتە بە دەوری ئەم فکرەیە ئەبێ خۆی تەنزیم بکە و حتا منێ منەظەمات لاوەکیەکانی کە توانم بڵێم ئەنواع ئۆشکاڵی هەیە ئەم استراتیژەتەی لابێ ئەم استراتیژەتە تەبەنیکە و کۆمەڵگەکان دیفاع لەمە بکەن أنا من لەگەڵ استراتیژەکە اختلاف نیە دواتریش لەسەر استراتیژی ئەم جوڵانەوە ناڕەزانە بە گشتی وەکو استراتیژی سیاسی قساکەی من اختلافێک لەمایان نبینم و پێم وایە منیش هاوڕای تۆم کە ئەمە دقیقە دروستە و واقعیە کە ئێمە پێویستمان بەوە هەیە کە ئەم چینە کارگەرەکە هاتۆتە مەیدان ئەم چینە کارگەرە ڕاهبەرایەتەکە بگرێتە دەست چونکە ئیتر تۆ واقعان ئەوەی کە ئەکتەری جوڵانەوە شۆڕژ جێرانەکانە کۆمەڵێک موسەقف و حیزبێکی سیاسی نییە من بەسەلەکەم باسم لەسەرەوە نییە ئەو ڕابطەی بینی حیزب و طبقە حیزب نابێت جێگەی طبقە بگرێتەوە باسەکە لەسەرەوە نییە باسەکە لەسەرەوەیە واقعاً تاریخ و مێژوو ئەگەر چی مەسەلەن بەعزێک مێژوو لەوانەیە کە بۆ ئێمە ئەجێڕێتەوە وەکو وایە کەسێک چووبێ فلیمێکی بینی بێتە دەرەوە باسی فلیمەکە و بۆکە باسی پاڵەوانەکە و بۆکە پاڵەوانەکە ئاوای کرد و پاڵەوانەکە ئاوە بازی ئەو پاڵەوانەکە ئاوە خۆی ڕاپسکان و ڕای کرد و چی کردووانە و کارێک ئاوا کرد بەڵام باسی هەموو فلیمەکەەوە باگرافتەکە لە فلیمەکەیە چی ناکە زۆر جاریشکە ئێمە ئەو حرکە جوڵانەوە شۆڕژێڕی لە تاریخی خۆمانایە کە ئەیبینین کە بازەکرێوانە زۆرتر قسە لەسەر قیادەکانیەکرێ ڕابەرایەتی ئەو جوڵانەوەی و ئەو حیزبە لە فلانە مەقتەع ئاوای کردو ئەم هەنگاوی هەڵگرت و ئەوەی کردو ئەم بەیاننامەی دەرکرد و ئەم پلاتفۆرمی دەکرد بەڵام ئەوەی کە جەماوەرێکی فراوان ئەکتەری ئەم فعلە شۆڕژێرانە بوو ئەوە زۆرتر لە بەرچاو نامێنێ و قسە لەسەرەوە ناکرد لە چ سیاقێکی دیاری کراوە فەردی فڵانی یا حیزبی فڵانی یا گروپی فلان توانی ئەم دەورە ڕۆڵە پێشڕەوایەتێ ببینێ وە چی هەبوو لەو کاتەیە وە چ جۆرە ڕێکخراوبوونێک لە ئارایە بووە جەماوەر بە دەوری چیا کۆبوونەوە ئەمانە فەرامۆشەکرێ کە بە بڕوای من ئێمە هەم بۆ تاریخی ڕابردوو کە بیژێڕن هەم بۆ تاریخی ئێستاشمان کە ئەگەر بمانە دروستی بکەین ئەبێ ڕۆڵی ئەو ئەکتەرە لەم پرۆسە تاریخیە هەمان نەکەین کە ئەوەی ئەکتەرەوەی سەرنجام ئەتوانێت ئەم تەحەولە بەدی بێنێ و ئەوەی کە بەپێی خودی مارکس و مانیفێست کە ئەبێ خۆی ڕزگارکات چینی کارگەر خۆیەتی چینی کارگەر خۆی ئەتوانێت خۆی ڕزگار و خۆی ئەبێ خۆی ڕزگارکە ئەمە حکمێکە کە ئێمە پێشتر لەسەری بڕاوینەتەوە بە بم معنایە ئەوە گرنگە کە ئێمە بزانین کە ئەمە چۆنە بێ بەڵام باسەکە لەسەر نقطەیەکی دیاریکراوە قسە لەسەر ئەوە نییە کە لە پرۆسەی تەحەولێکی سیاسی و کۆمەڵایەتی دیاریکراوە لە ڕاپەڕینێکە لە ئاعترازاتێکە ئەمە چۆنە بێ باس لەسەر مۆزوعی ڕێکخراوبوون بە بڕوای من ئەبێ بگەڕێتەوە بۆ باسی ئەوەی چۆن ڕێکخراوبوون بەشێکی ئۆرگانیزمی ئەم ئۆرگانیزمە زیندووە یعنی مەسەلەیەک نییە تۆ بە وعی بۆی ئیزافە بکەی مەسەلەیەک نییە بە وعی بۆ بێنی چونکە قسە لەسەر ئەو فۆرمە خۆڕسکانەیە کە هێناوێتی دی بەڵێ وعی ئەتوانێ ئەم فۆرمە خۆڕسکانە بەرێتە ئاستێکی باڵاتر بەڵام ئەگەر ئێمە فۆرمە خۆڕسکەکان نەناسین و نەزانین هەر ئێستا ئەو تەبەقەیە ئەو پرۆلیتاریایی ئێمە لە عێراق و لە کوردستانە چۆنی خەریکە کاری خۆیەکە و ئێمە ئەو نقاتانە دیاری نەکەین کە ئەم خەڵکەتیایە خەریکە دەستی یاوەتە دەستیەک و هاوکاری لەگەڵ یەکاکە ناتوانین هەنگاو هەڵگرین بەرەو داهاتوو یعنی ئێمە مەسەلەن اتحادەکانی ئەوروپا و بەریتانیا و سوید و ئەوانە بێنین ئەلەم سنووقانەوە دەستی پێکرد کە من باسم کرد ئەمانە دروست بوون پێشتر بۆ سنووقی هاوپشتیکردن لەگەڵ یەکتراوەمانە دواتر ئەمانە ئەم فۆرمانە تەتەوریان کرد و گەشیان کرد بوون بە ئیتحادیە کارگەریەکان و ئەوانەی کە ئێستا مەلاین عوزویان هەیە و دواتر توانیان ئەو ڕۆڵە گەورەیە ببینین ئەو فۆرما لە لای ئێمە کە ئێستا خۆڕسک دێتە پێشەوە بەبێ ئەوەی پێویستی بەوە بێ کەسەکە وعیەکی دیاریکراوی بەوە هەبێت کە ئەمە ئەتوانێت قیادەی پرۆسەیەکی شۆڕژێرانە بکە وەک بەشێک لە ژیانی واقعی خۆی دەستی بۆ بە ئەوانە چین من وایە بینم کە ئێمە پێویستمان بەوەی لەسەر ئەمانە وشت ببینەوە و دەست بەمانەوە بگرین و لێرەوە دەست پێ بکەین درستە ڕاستە
من حەزەکەم میسالێ بێنمەوە ینی وەختی خۆی لە 1905 تا 1905 سەورەی رووسی ینی شۆڕش لە رووسیا حرەکە تەعافەویەی کە ناو بڵێن ئیزرابی سیاسی عام بوو تەبەقەی کرێکار لەو فترە کەی کرد ینی وەکو چۆن تحلیلات و قسە زۆر زۆرە لەسەر ئەو فترەیە بەڕای منەوە تەمان زۆر زەرورەکە ینی بۆ خەڵکی ئەکتیڤیستی ئەم دەورەیە متابعەی نووسراوەکانی ڕۆزا لەکسمبۆرغ و لینین و هەموو ئەوانەی کە لەو فترەیە ینی دەوریان دیوە ینی متابعە بکرێ ینی ئەم دەورەی کەی بینی يعني نهاتوا بالشكل الشويكي منظم نهاتوا يعني اتحاديا نبوه مثلا بيد ام حركه يبقى يا اخو بلين درجه لتنظيمي بخويا نبيني وام حركه تدروز بوا طبعا من باسي تكنولوجيا تازو انترنت وما انا بحثي كتير كعنصري كي تشتنا موضوعك بلام وكو بروسيسي تاريخيه بروسيسي ميجويه يعني تناقضات ام بروسيس ميجويه لنقطه كابم حركتها ان جاء التعامل لقى ام ظاهريه يعني لقى ام ظاهريه خوي يعني گرنگەکەی لەویایە کە بیبینی ئەمە دیادەیەکی تاریخیە لە دەورانێکی مێژوویە قسەکانیمان کرد پێشووتر کە ئەوانە ئەساسن بۆی کە بتوانانی چۆن تەعاملکەی لەگەڵ ئەم حرەکەوەی کە عیلاقەی بەمەوەی بەڵام ئەوەی کە عیلاقەی بە مۆزوعی ڕێخستنەوە بێ على العموم يعني ڕێخستنی طبقەی کارگەر طبعا يعني وسائلەکانی ئەمڕۆ یەکەم شت ئەوەیە کە يعني تۆ بتوانی يعني استمر حزك ما بظلم يسبوا مثال إما حركة اتحادية العراق ل 2004 خوش إلى بغاب ويتكلم دسمان بيك ل 2007 يعني نوع ل بيشوتر اتحادية مستقل لبو إما دسمان كلمة موضوعي اتحادية دروس كدني مستقل يعني هيني طبقة كخوي وبدل دوري السلطة أوانا تو أزني تأم لحظة هشتا لبل أويك سیستمی سیاسی میلیشیایی حاکمە دەستبەرەوەی سەدیەکان قودرەتیان بەدەسە و لەبەر ئەوەی کە ئەتوانن یانی دەور لە ئیتحادەکان بین طبقەی کارگەر ناتوانێت لە ئیتحادی مستەقیلەکانە خۆی تەنظیمکە لەبەر ئەوەی کە یانی ئیتحادیەکانی کە بڵێن سەر بە سەدیەکانە و کە ئەمان یانی هی دەوڵەتە لا یزال بە شکڵێکی کە هەمان کارەکاتەوە لە کوردستانە ئەسڵ مەمنوعیان کردووە طبقەی کارگەر خۆی تەنظیمکە ئیتحادی نییە سندیکای نییە باشا وأمانة هموي مسائل لكن أمش بحثك لموضوعي تشونيتي إما تشون دسكين بموضوعي تنظيمي طبقي كارجر تو طبقي كارجر أبيتو يعني بشر لويك أم حركات السياسية أنا الدوري هيك فضائق كاتو كبتواني مجالك يزوج ولد دوسكي بموضوعي تنظيمون ورخراوبوني مثلا اتحادية دواي أم برأي من مجموعة شلة كل سنة هنا سريع أقل مجالي تابع مجموعة شلة كل سنة الربع أبي بيشنا وتوا أمريكا اتحادية مجالي إنه كريكاران وكارمندان وماموسان وموظفين وأمانة ناتوان خوان تنظيم كنا ناتوان اتحادية دوس كنا بكتاي بيبلا كل سنة توا يعني أبي العراق عين شدني موضوعي تا هر هنگاوی که صدیقانه چنه دواو هنگاوی که ام اعتراضاتانا پارشکشی سیاسی به نظامك تو فساد بو كريتو كبشيت نو يعني ام هنا يعني تنظيم كدني طبقي كريكار وام فئه بروليتاريانا تنظيم كتو ملاحظه اشتكي كبك هاوره يعني دوينو بيري تقريبا حدود 500 مهندس بو ماوي كي زوره لبردمي وزارتي هنا وساون لما غنازم شو وزارتك وساون اعتراضها كان يعني خوان تنظيم كردو وكو اتحاديه كان اتحاديه غير معلنه محاضرين خلكاني كخريج يعني كريكاراني عقود كريكاراني وجودي روجانا همو روجي اعتراضاته يعني مقاومها برامبر اموصعان برامبر برسيتيان برامبر تعين نبونيان برامبر أجوريا أما أنا هميتو يعني أما بيننا أما أنا بتوانين بهاش طريقة درجة للتنظيم بخوانه وببينن درجة للتنظيم بخوانه وببينن والاتحاد كان أخوان يخن ومن مثالي كوبين مديونو بيرش يعني كريكاراني الشامية الشامية كأخوي قضايا لا ديوانية تواني أنا اعتراضي كان كردوها يعني بعبوديتها يعني صو نازم شخص وشتاق ولا قدن ما أنا كريكاري تنظيفا صوشة سنوة زال اشتكي واحد تظاهري كان كدو 20,000 بزياد كدو مرة علقت 20,000 كان فرص كدو بزريانا
يعني مثلا الدولة تبع لسن اما ام هرچ بلي ل يعني تنظيمي خوي دروزكا وحدي دروزكا انتاجك شي لقوا به اكامك شي مقصد شونا يعني اما توزن ماكرو هنا كسيل يعني من هيك لوش تاني كزور لام جديه موضوع يعني حتى قسمنا الرهباني كالقدي ربما يعني رنغا فيما جيب زور ام موضوع اعتراضي يعني امر بارينا يعني زور بمباشر ربطي نكاتو بالدولي طبقي كالقر وبموضوع التنظيم الطبقي كالقر بس واقعا بفعلي ربطي هي وواقعا يستكري كان خوان يستكري كان خوان قيشنتوا او راديكاليتي كأم في البروليتاري يعني ام في البروليتاري نشاني على خوي عكس بوتو لسن او كريكان شيكا اسلا قطع كان كا ايجا كان ولا شلون كان كا ايجا كان بو موضوع حتى اتحاد بوني زيادة ما تأثيراتي هي هون بلام من بإشارة بو معزلي تنظيم كردنا كالكردستان وكوي ليك بقانون ممنوع كراوە من ئەزانم قانون لە کوردستانە ڕێگەیەکی دیاریکراوی نەکردوەوە بۆی کە ئیتیحادیەکی کارگەری کە دروستە بێ اعترافی کرد لەمە حقیقەتە هیچ قانونێکی لەم بابەتانە نەوە پێم وابێ ئەو هینەش ئەو بەندە دیاریکراوە قەرارە دیاریکراوەی ILO کە حکوومەتی عێراق موافقەتی لەسەر کردووە تعددی نیقاباتی کاگەری و ئەمانە ئەوە تاسە لە کوردستانە پێم وابێ پیادە نەکراوە تاسە نەکردە بواری جێبەجێکردنەوە گشتی لە عێراقا کراوە بەڵام من کەمتر کێشە و معزلی تەنظیم نەبوونی چینی کارگەر لە کوردستان و تەنانەت لە عێراقیشە بە نەبوونی قانون نەزانم یا تۆ ڕەبتی کردەوە بەوەیکەوە میلیشیاکان حکومەکە دەی باشە من بە نەزەری من حکومکردنی میلیشیاکان لە کوردستان و لە عێراقا فۆرمێکی ناوازە و ناجێگیر و یاخود نامولائیم لەگەڵ اقتصادی سەرمایەداری ئەم سەردەمەی وڵاتێکی وەکو عێراقان نییە ینی دابەش بوون و پارچەبوونی دەسەڵات بەم شێوازە و ئەوەی کە دەسەڵات ئەبێ بە شێوەزی تۆڕێک لە جێگای ئەوەی کەوا هەڕەمێک بێ بە جۆرێک فۆرمێکی زۆر باشە بۆ ئەو نیۆلیبرالیزمێکەوێ ئیشاعە بکە لەم ناوچانەیە و ئەوەی کە دەسەڵاتی دەوڵەت ئەو خودەتی نامێنێ هەم بۆ خۆی بەرەنجامی ئەو تەحولاتی اقتصادیانە هەم بە جۆرە لە جۆرەکان ئەتوانێت ڕێگاکردنەوەش بێ بۆی کەوا تەحولەت اقتصادیانی کە نیۆلیبرالیزمە یا سەرمایەداری دنیایانێ لە عێراق بچێتە پێشەوە لەبەرەوە فۆرمێکی نامولائیم نییە شتێک نییە کە مەسەلەن ناجێگیر بێت لەگەڵ ئەو فۆرمە لە اقتصادەیە ئەو اقتصادی کە لە عێراقا هەیە لەبەرەوە بێنێتەوە و عادەی ئینتاجکردنەوەی شتێکی سادەیە سیر نییە لەبەرەوە ئێمە لە زروفێکی وایە لە حسایە حکمی میلیشایە چۆن نیقابات دروستەکەیت و ئایا ئێمە لە 2023 و 2023ەوە نەک 2004 لە 2023ەوە ئێمە لەگەڵ پرۆسەی ڕێکخراوکردن لە عێراقا بەشدار بووین و تیا بووین من خۆم لەوێ بووم لە ئیتیحادی مەجالیس و نیقاباتە لێوێ بووم دواتر لە کوردستانە لە ڕێکخراوی کرێکانی بیناسازیە لێ بووم بۆ ئەم فۆرمانە ناچێتە پێشەوە بۆ ئەو فۆرمانە سەر ناگری ئاخر باشە قەی ناخۆ لە کوردستان ڕاستە قانونێک دێ بۆ اعتراف پێکردن بەڵام چەند ڕابەری کارگەری لە کوردستانە چوونەتە زیندانەوە بە خاتریەوەی چینەکەیان ڕێخستووە ناڕەزایەتیان دەربڕێەوە لە خلالی مزارەتانانە گیراون بەڵام خودی کردەی ڕێکخراوکردن ئەوەی کە خەڵک ڕێکخراوکەی بڵێ ئێمە نیقابەیەکین و بابین پێکەوە ئابوونە کۆکەینەوە با ئێمە ڕێکخراوێک دروستکەینەوەمانە چەند کەس لەسەرەوە گیراوە من حقیقەتەن زۆر کەم ئەمەم بینی و زۆر کەم ئەم دیاردەیەم بینیوە و قەمع و ئێرهاب و ناقانونی بوونەوەوانە بە ڕێگری واقعی نازانم ئەگەرشی ناڵێم ڕێگر نییە ناڵێم ئەگەر ئەمە بچێتە جێگایە کە خەریک بێ هەڕەشەیەک بۆ دەسەڵات دروست بکات دەسەڵات پەلامار نادا تەوانە هەموو هەمیشە سەرکوت ئۆپشنێکە بەڵام هێشتا دەسەڵات هەتا پێویستیشی بە بەکارهێنانی ئۆپشنی سەرکوت نەبووە زۆر بەم اختیارەیە نەڕۆیشتووە خودی وەزعێتەکەی چینی کارگەر لە کوردستان و لە عێراقا بە جۆرە لە جۆرەکان ڕێگریشی دروست کردو بۆ ئەم ڕێکخراوبوونە و هونەر لەوەیان نییە کە ئێمە تأکیدی دووبارە لەسەر ئەم ڕێگرانە بکەینەوە هونەر لەوەیە کە چۆن چۆنی ئەم ڕێگرانە تەجاوزەکەین چونکە لە خودی وجودی چینی کارگەرە لەو جێگایە کە قەیرانەکە هەیە جوابی قەیرانەکەش هەیە لەو جێگایە کە معزیلەکە هەیە جوابی معزیلەکەش دیالەکتی فێرمانەکە ئاوایە یعنی وانە کاپیتالیزم بەتەنها معزیلات بۆ ئێمە بێنێتە پێشەوە لە خودی ناو معزیلاتەکانیشە فرسەتێکی بەرێ مەداوە کە ئێمە حەلێک بۆ معزیلە بدۆزینەوە وڵامە بێ دقیق بین و بیدۆزینەوە لە شوێیە ئەم گرێکۆڵەیە توانین بکەینەوە من ئاوایە بین پرسی ڕێکخراو بوو بەرحاڵ
باسی استراتیژیش باسێکی گرنگە هاوڕێمەیەد من لێرە ئەچمە سەرەوەی کە پرسیارەکەمان ئەوە بێ استراتیژی بە سەرکەوتن گەیاندنی ئەم جوڵانەوە ناڕزایانە چیە لە کولیەتی خۆیانی باسی تەنها تەنزیمکردنیە تەنزیمکردن دیارە بۆ بردنە پێشەوە و پێشڕەوایەتیە لەم ناڕزایە بەڵام استراتیژی بە سەرکەوتن گەیاندنی چۆنە و ئێمە کام استراتیژ بەرینە بگرین بە فەرزی حاڵێ مەتوانیمان ڕێکخراو دروستکەین بۆ فەرزی حاڵێمان ئەم جەماوەرە ئەم هێزەمان ڕێکخراو کردووانە بە کام استراتیژ هاتوانین ئێمە ئەم جەماوەرە ڕێکخراوە بەرەو سەرکەوتن بەرین دەست خۆش خۆی تاوان پێشوی پچمە سەر جوابی ئەوە من حەزەکەم یەک تعلیقی بەسیط لەسەر ئەوەی پێشوو بە من ئەوە ناڵم ڕاستەوە قسەیە یعنی ئەوە مۆزوعەکە هەر ینی ئیستیبداد نییە کە نایڵێ ینی تەنزیمبوونی تەبەقەی کارگەر تحقیق بێ حتا نەقابۆشتەکان دروست بن ینی بەسێکی پێچیدێ و قسەی زۆرەوێت و ینی اعتراضاتەکان هەن ینی اعتراضی کرێکاری هەیە لە عێراق و لە کوردستانیشە ینی بێکێک لە نقطە ئەساسەکانەوە کە تۆ چۆن ئەم اعتراضاتانە ینی یەکانگیرەکەیت ینی بەشێک لەوەی کە ینی کە لەباری تەنزیمیەوە ینی کێشە هەیە ینی بەڕاستی عدم ارتباط بەم اعتراضات تۆ گەم لە حەزەکەی وایە کە اتحادیە دروست نەبوو نەقابەت دروست نەبوو بەڵام اعتراض نەوەساوە نە لە کوردستانە نە لە عێراقا ینی کە ئەمە تەنزیم نەکراوە تو جارە پێش مشتێ ئەما بێ تەنزیم کرد پێش مشتێ بە دەناوی هەبیت وە شەبەکەی ڕەهبەرانی بۆ دروستکە ینی ئەنواع ئەشکال شت هەیە مەخسەن بۆی نەچمەوە تەفاسیلەکەی ینی قسەی زۆرە بێتەوە بەس ئەوەی کە مەسەلەی استراتیژیەت من یەکەم شت پێشووتیش باسم کرد یەکەم مەسەلە لە مەسەلەی استراتیژیەتە ئەوەیە کە تۆ طبقاتی ینی استراتیژیەتێکی طبقاتی دەبێ هەبێت یعنی توانێت استراتیژیەتێکی عموم خەڵقی پۆپۆلیستی تەبەنیکەیت و هین بێ مەسەن هەیە استراتیژیەتە دروستەکە کە هێزێکی مسلحی حتا میلیشیایی و مقدام ئەتوانێت مەسەنێت ئەم قیادی ئەم حرەکەتە بکە و ینی طریقەی مختلفەیە کە تۆ بنە ئەم استراتیژیەتە تەبەنیەکەی بەڵام استراتیژیەتی ئەساسی شۆڕش گێرانە بەڕای من ینی استراتیژیەتێکە کە ینی ئیسنادی لەسەر خودی ئەم حرەکەیە بێ ئەم حرەکەیە ینی قسمی پێشڕەوی قسمی طبقاتی ئەم حرەکەتە ینی عموم خەڵقی قسمێکی ینی خەڵکانێکی کەی زۆریش بە دەوری ئەم ناوەڕۆکان ئەم لوبەیە ئەتوانێ دەور ببینەوە حتا اعتراضی سیاسیژەکە بەڵام ئەو استراتیژیە بێ لەسەر ئەوە دامەزە بێ کە تۆ بتوانی قسمی پێشڕەوی طبقاتی ئەم حرەکەیە تەنزیم بکەیت وەکە تەنزیمی شەکەی ینی خۆی تەنزیم کات و ئەمە دەوری ڕەهبەری ببینە ڕەهبەریەکەشی تەحولاتی ینی بەشێک لە ئوفقە سیاسی و ئابوووریەکەیەتی ینی ئەم اعتراضات بە حکمی وجودی بە حکمی خۆی ینی اعتراضێکی دژە کەپیتالیستیە تۆ ناتوانانی بەرنامەیەکی ئیسلاحی بۆ دابنیت ناتوانانی استراتیژیەتێکی شۆڕژگەرانە هەبێ بەڵام بەرنامەیەکی ئابووری اقتصادی هەبێ ینی ئیسلاحی اقتصادی دەبێ بۆی یاخو بڵێن نوع لە خەت و خطوتی پەرلەمانی بە نوع لە دەسەڵاتدارەتی پەرلەمانی و ینی انتخابات و ئەم شتانە بیکەیت ینی مەسەن بەشێکی ئەمە ئەم ئوفقە سیاسیە اقتصادیە بەشێکی ئەمەی کە ینی چنەوە تەنزیمە بەخۆیەوە بینێ ئەم استراتیژیەتە ئەوێ ینی ئەم دەورە ڕەهبەریە ئەم خۆڕێخستنەکە ئەتوانێت جەماوەری کەش تەنزیم کا و ڕایکێشە بە دەوری خۆیان بە دەوری یانەوێ بە شکڵی خۆی تەنزیم کات یانێ بێ بە شکڵێکی مباشر خۆی تەنزیم کا و یعنی بێ تەجەمعاتی عامە بێ بگەڕێتەوە بۆ خەڵکی ینی ئەو خەڵکانی کاڵە بژێن بە شێوەیەکی ڕاستە و خۆ ینی وە ئانی ولا تحلیلی ئەخیرانی مەخسەم چۆنە حتامەیەتە سەر ئەم استراتیژیەتی لەسەر مەوزوعی ئەوەی کە چنەوە شکڵێک لە نظامی سیاسی تەرحەکەی مەسەن ئایا نظامی سیاسی پەرلەمانی ئیسپاتی کرد لەم منطقانە تۆ ئێمە قسەکە گەراوە سێریکەین لەم منطقانە یعنی کابرا ناسیۆنالیستێکی چەک بەدەستی ساڵی 1960 هاتووە لە عادی نیۆلیبرالیزمی ئەمڕۆیە تێگەی بۆ بە نوێنەری ڕاستەقینەی نیۆلیبرالیزم حیزبی دیموکراتی کوردستان هێنمەوە وەکو میسال ئەمانی ئیسلامیەکان و هەموو ئەمانەی کە یعنی هاتووە بە دەوری ینی سیستمی پەرلەمانی بووە بە شکلەکە
يعني كلاشيكي شكلي بالدوري ام قدرة سياسية أساسية يعني وكشون بلي بارزغاري سيستميكا تو يعني لخصمني استراتيجية كدا يعني بوام حركتها يعني جيجا موضوعي وكو تم اقتصادي وشتكي به يعني نوعي لآليتك تنظيم بوني هبه كبتوانه فعلا نظامك كبير يعني نظامك زندو تربيه كان نيلا ام قدرة تبكي وتدس احزاب حتى اقلنا خوشي انا حركتك بشيء بيجو بشكل احزاب بتواني احتواي كان يعني ان جاء موضوعي الشورى موضوعي تجمعي عام وموضوعي اوي لقرا كل شوني كاركردن ولا لو شونانيك بلين في عتكاني طبقي كاركر بس لا دابج بوا قبل همو شونك تنظيمي خويا بت يعني اتحادي خويا بين نقابي خويا بين الشورى خويا يعني التي جورتر بخويا بينه بتواني حكم كان يعني نظامي كي حركش بين التدرس بين التدرس بين موضوع التحول الاقتصادي دقيقا من استراتيجية يعني مقصد دقيقا لە درێژەی ئەوە دروستە استراتیجیەتی سەرخستنی ئەم جوڵانەوەیە سەرنجام بە نەزەری من ئەوەیە کە هەنگاو بە هەنگاو دڕ بەم پێکهاتەیە باکە دەسەڵاتدارە لە عێراق و لە کوردستانە ینی بەنمونە من یەکشت بڵێم ینی لە استراتیژ دیاریکردنە یەکێک لە مەسەلە مهمەکان کە گرنگە بیزانی ئەوەیە کە تۆ تەبیعەتی ئەو هێزەوە ئەو جوڵانەیە بزانی کاتێ بەرە سەرکەوتن بگە ئەمە زۆر مهمە بیناسی وێمە لە پێشووترا قسەمان لەسەر تەبیعەتی ئەم جوڵانەوە ئەو هێزە کرد کە هاتۆتە جوڵە و ئەو هێزە کرد کە هاتۆتە مەیدان و ئەمە زۆر گرنگە لە دیاریکردنی استراتیجا بەڵام شتێکی تر فاکتۆرێکی تر کە ڕۆڵی زۆر گرنگی هەیە لە تەحدیدکردنەوە تۆ چ استراتیجێک بەکارهێنی ئەوەیە کە دوژمنت بەرامبەر چۆن شۆنی خۆی تەنزیم کردووە یعنی استراتیژی خستنی دەسەڵاتێکی تۆتالیتاریە دەسەڵاتێکی بڵین هەڕەمی با بڵین حکوومەتێکی هەڕەمی مستەڕ و ئەوانە کە لەسەرەوە هێزێک خەریکە تەواوی بەدەنەی دەسەڵاتێکی دیاریکرا و ئەبا بەڕێوە ئەمانە تەوجیهاتی بۆ دەرەکاوە گە تۆ هێزە بخەی تەواوی ئەم بەدەنەیە ئیتر لەبەریەک هەڵەوەشێت و ئەترازێ و ئەتوانی لێرەوە تۆ بتوانی تەحولاتی گەورە لە لۆکاڵەکانی شاپێتەوەوانە فەرقی هەیە لە مواجهەکردنی هێزێکە خۆی ئەساسەن وەکو تۆڕ خۆی تەنزیم کردووە نەک وەکو هەڕەم یعنی تۆ لە شوێنێک مەسەلەن لە بۆ نمونە لە کوردستانە ئێستا قسەی مشکلی ئەساسی ئەم حرەکەتە ناڕەزایی کە لە کوردستانە هەیەتە مەیدان ئەوەیە هەمیشە لە منتیقەی سەوزا هەیە و لە منتیقەی زەردانیە باش لە زروفێکی ئاوهایە یا ئەوە تا بێ منتیقەی سەوز چاوەڕێ بێت تاکو و منتیقەی زەرد پێگاتەوانە هەردووچی بەیەکەوە پەلامار باتەوەوانە هەردووچی بەیەکەوە کارپەکەمە زۆر سەخت و زەحمەتە یاوەتە هەتا هەیە هەربێ ئەم جوڵانەوەی ئاوا بچێتە پێشەوە و هەر کۆناغەش کە ئەڕوات ڕائەپەڕێوانە بە کۆمەڵە قوربانیەوە بگەڕێتە دوا ببێ و هیچ دەستکەوتێکی بەدەست هێنابێت حەل چییە لێرەیە بەڕوای من مواجهەکردنی تەبیعەتێکی میلیشایی دەسەڵاتێکی میلیشایی جیاوازە لەگەڵ دەسەڵاتێکی دەوڵەتی سابت و جێگیرۆوانی کە بۆ نمونە لە رووسیای هەبوو بە فەرزی حاڵ یاخود لە چوزانم لە عێراقی کۆنا هەبوو یا لە ئێرانە بە دەرەجەیەک ئێستا هەیەکە گەرچی ئەوەی ئێرانیشە فەرقێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ ئەو دەسەڵاتێکە لە بڵێن 30 ساڵیش لەمەوبەر بووە هەر ئێستا و دەسەڵاتە لە ناو ئێران خودی خۆشی ئێرانیشە فەرقی کردووە بەڵام ئەم مواجهەکردنە لە عێراق و کوردستانە جیاوازی هەیە و من پێم وایە بێت لەم چوارچێوە ئێمە لایەزال پێویستمان بەوە هەیە بگەڕینەوە بۆ ئەو مەوزوعەیەی ئیزدیواجی سوڵتە ئێمە پێویستمان بەوە هەیە لە مەرحەلێک لە مەرحەلەکانی بەرەو پێشووری ئەم ناڕەزایانە ئێمە جۆرێک ئیزدیواجێتی سوڵتە دروست بکەین لە ناو کوردستانە و لە عێراقا بەڵام ئەم ئیزدیواجی سوڵتەیە نابێت بیرمان بچێمە لە بەرامبەر دەسەڵاتێکی میلیشیاییە ئەیکەین و لە بەرامبەر دەسەڵاتێکی میلیشیاییە ئێمە چەندێک ئەم دەسەڵاتە میلیشیایە توانای مانۆڕی هەیە و توانای پڕکردنەوەی ئەوەی هەیە و توانای ئەوەی هەیە لە دەرەوەی قانونەوە کارەکانی خۆی بکەوانە ئەوە نەش سەغەراتی تایە و ئەوە نەش مەجالی تایە کە تۆ لە جێگای ئەوەی تەواوی ئەو دەسەڵاتی ئەو شوێنی کە دەسەڵاتی میلیشیاییەشێتی بەسەری ئازاڵە ئێمە تۆ بتوانی شارێک لە شارەکانی لە بن دەست دەربێنی یا بە جۆرێک ئیزدیواجێتی سوڵتە لە شارێک لە شارەکانە دروستێکە لە بن دەستیشی دەبینێنی و ئەم ئیزدیواجی سوڵتەیە لە شارێک لە شارەکانە بتوانێت ببێ بە وەسیلەی بەدیهێنانی بەشێک لە خواستەکان
و ئەگەر ئەمە هەنگاوێک بێ ئێمە بینینە پێشەوە توانێ ئەم هەنگاوە لە شوێنی تریشە تەمین بێ و وا بێت کە جەماوەرێک خەڵکێکە لەم ناوچەی بندستی پارتیاوە ناوچەی زەدا خەریکە سەیری ناوچەی بندستی یەکێتیە کات و ئەم ناڕزایانە بینێ وا نەبینێ کە هەمیشە جوانەوەیەشی ناڕزایەتە سەرجادە مەجموعی مەقڕە سوتێنەوە گەڕێتەوە بۆ ماڵەوە بە هیچ دەستکەوتێن نەخێرم جوڵانێت توانیت دەستکەوت بە دەست بێنێ جۆرێک ئیزدیواجێکی سوڵتە دروست بۆ جۆرێک خەڵک جەماوەر لە شوێنەکانە خەریک خۆ بەڕێوبەری ئیدارەی کۆمەلگاکە و ئەمە ئەتوانێت کاریگەریشی گەورە لەسەر هێنانەوەی ئومێد بۆ ناڕزایەتیە جەماوەر هێنانەوەی ئومێد بۆ ئەو جەماوەرە بەژمەینەتێکە لە کوردستانە دەرگیری هەموو ئەم مەینەتیانێکە ئیزانین بێنێتەوە و ئەمە ڕێگەیکی ئەداکە وەسایلەکانی خۆڕێکراوبوون بدۆزێتەوە من وازانم کە بە ئەندازەی کافی تویست هەوڵمدا نقطەکەی خۆم ڕۆشکەوە وازان باش تێگەیشت ئەگەر مەجان بێ منش قسێ بکەم لەسەرەوە خۆی ئەزانی چۆنە یعنی ئەم مەسەلەیە زۆر مەسەلەیەکی جددیە خۆی ینی طبعا نظامێکی وەکو مبارەک لەبەرەوەی کە هەرەمی و موحد بوو توانرا بە حرەکەیەکی جەماوەری یەکسەر لاخرێت بەڵام حرەکە جەماعیەکە ئەگەر کەم وایە ئەوش لا ناچوو لە عێراقا و لە کوردستانە ینی بۆ جوازی وایە سوڵتەی تەقسیم کردووە لە کوردستانە مەسەن دوو دەسەڵات هەیە ئەم دوو دەسەڵاتەی سەر تقریبا بۆ بە نوعی لە استراتیژەتی حکومکردن هەرچەند لەگەڵ ئەوەشا کە خۆی بۆ نیازە نەکراوە بەس عملیێنی سەوای لاتوە بۆ بە استراتیژەتێکی حکومکردنی ئەوان ینی فعلا تەفریقەیەکی دروست کردو لە مەوزوعی سەیطرە بەسەر کۆمەڵگەکەیە و ینی عادەی ئینتاجیەکاتەوە بە نوعێت ئەسبابەکانی هەرچی و بەحسێکی ترە بەڵام لەم لاشەوە مەسەن لە عێراقا ینی سەرەکەی هێزە میلیشیاکان هەن لەم لاوە سەرەکەی قسمێکی جناحی ینی بڵین باڵی پرۆ ئەمریکا و پرۆ غەربی تایە و بەشە زۆرەکەشی مەسن پرۆ ئێران و ئیسلامیەکانن بە حرەکەتەکان بەڵام لە آخر تحلیلە یەکشمان لەبیر نەچێ ئەمانە حکمی بۆرجوازی وەکو چۆن لەبیداتە تحلیلەکەمان هێناوە زۆر جوان هێنامان یعنی ئەمانە سیستمن ئەمانە محافظەی سیستمێکەکەن و ناتوان یەک ڕۆژ لەسەر کار بن بە مجرد بە میلیشیا و بە سیاست یعنی لەبەرەوەی سیستمێکی اقتصادی اجتماعی هەیە و ئەمانە نوێنەرایەتی و پارێزەری ئەم سیستمی اقتصادی و اجتماعیان بۆ دەرەجەیە ماونەتەوە یعنی ئەوەیە خۆی ئەساسی هینەکەی و ینی تێکەڵ بووە لەگەڵ ئەوکو میسالەکەی کە هێنامەوە ینی کابرا چەک بەدەستێکە هاتووە نێ سێرەکەی نوێ لیبرالیزم تاقیقەکە ئەمە لایەنێکی کەی ئەوەیە کە ئێمە ینی ئەومان لێ تێک نەچێت قانونێکی موحدە بۆرجوازی و ئەمانە بەیەکەوەن بەیەکەوە مەسلحەتیان مشتەرەکە بەبێ یەک ناتوان ئەم سیستمە ڕاکردن بەبێ یەکیش ئیشیان ناڕوە لە تەرەفی مقابلە بەنسبەت تەبەقی ببخشە من یەک سەرنج بەم تقریبا وەختی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا پێم خۆشە ئەگەر بتوانین لە نهایەتی 2 دقەیەکە یا 3 دقەیەکە جەمعبەندی خۆشت کەی لەسەر ئەم باسانێکە کرا بەداخەوە ناکرێتەوە درێژتر بێ بەرنامەکە گەشتی قسە و باز لەگەڵ تا زۆر بە پێزە بەڵام هەر ئەوە نافرسەتمان هەیە من هەر ئەوە بڵم کانی ڕاستە ئەوە بەڵام ئیتر والحاصل استراتیجیت دانان بۆ مۆزۆی ئەم حرەکەی خۆی بە طبیعەتی حاڵ ینی دەدینە لە ینی شۆڕشەکە و هەر پرۆسس سۆرجگەڕەکە خۆی هینی خۆی هێنێتە پێشەوە ینی وەنی مەسائلی خۆی هێنێتە پێشەوە هەر تەتەورێ لە هەر شوێنەکە خۆی لە واقعانێ بەشێکە لە تەتەور و حرەکە لە شوێنێکە من ئیسە بۆ نمونە ئەم ئەعتراضاتانەیە کە لە کوردستانە ڕوئەیە بەڕاستی کارکردی ئەم ینی راپەڕێنی ئۆکتۆبەری پێوە دیارە و ینی لەسەریەتی ینی کاریگەری هەیە لەسەری و بەعکسی پێوە لە ئاسێکی هینە دواتر تەسیرەکە دەسەر کوردستانی ینی بەشی ئەوەی کە لەژێر سایی حزبی دیموکراتی کوردستان هەیە بارها بام چمە سەر جەمعبەندی ئەم هینە دەست خۆش بێ ینی زۆر باش بوو باسەکان ینی یەکیانەوەی کە ئێمە ئەم ظاهری ناڕزایەتیانە وەکو ینی دیادەیەکی مێژووی ببینین وەکو دژە ڕژێم و دعف و دژە سیستم ببینین وەکو ینی دژی کەپیتالیزم ببینین و تابعی چینایەتی ئەم حرەکەتە تابعی چینایەتی ئەم حرەکەتە بناسین و ینی ئیتر بۆ کوچۆمڵی ئێمە لەگەڵ حرەکەتێکی زیندوی چینایەتی
پرۆلیتاریای معاصرە بەڕاستی هەڵسوکەوت دەکەین ڕغمەوەی ینی طبقەی کارگەر وەکو بڵێن بەنامەیەکی مستەقیل و بزوتنەوەیەکی سۆسیالیستی بە پەرچەمداری سۆسیالیستیەوە نەهاتۆ بەڵام لە پرۆسسە لەم ڕێگایە وتەمان قسەکانمان باس کرد ینی لەسەر مۆزوعی فقی اقتصادی و سیاسی و ئەمانە هەمووی من تەسەورەکەم ینی هەم لە کوردستان و هەم لە عێراق مەسلەیەکی کە زۆر جەوهەریشەیە ینی بەشێکی کرد لە مۆزوعی ینی یەکێتی ینی ئەمڕۆ لەم تەتەوراتە تاریخانەی کە ئێستا ڕوویاوە لە عێراق و لە کوردستانە تۆ ناتوانانی کوردستان بەجیا معاملەکەیت و جنوب وەسەد بەجیا معاملەکەیت حتا منطقەی غەربیەش و بەڕای من ینی ئەمەش خۆی بەحسێکە ینی ئێمە چۆن بتوانین ینی ئەم وحدەی پرۆلیتاریا و ئەم خەباتی کە بە دژی سیستمە بە دژی سەرمایه‌داریە بتوانین یەکانگیر پێ بکەین خۆی مەسلەیەکی زۆر زۆر جەوهەریە بۆ کۆمۆنیستەکانیش ینی ئەوەش مەسلەیەکی مهم بوو کە ئێمە نەچوینە سەری بەڵام خۆشینە دقیقاً منیش ویستم باسی ئەو بکەم نوکتەیە بکەم کە ئێمە ئەڵێن ناڕەزایەکانی عێراق و کوردستان بە جۆرە لە جۆرەکان خۆمان قەناعەتمان بەوە هەیە کامانە لە جەوهەرا یەک شتن و ئێمە خەریکین لە بەرامبەر یەک سیستەمە دەست و پەنجە نەرمەکەینەوەوانە و بەرامبەر یەک ڕژێمیش ینی خودی ڕژێمی پارتی وێچێتی لە کوردستانە بەشێکی ئەو ڕژێمن کە لە عێراقا هەنووانە هیچ فەرقێکیان نییە گەرچێ ناکۆچیان هەیە بە جۆرە لە حدودێکیان دیاری کردو بەڵام لە جەوهەری خۆیان شتێک لە یەکتر جیاواز نین بەڵام بە هەر حاڵ ئەزانم کە زۆر پرسیار ماوەتەوە وەڵامی بدەینەوە و زۆر مەسائل ماوەتەوە باسی بکەین بەڵام من وازانم کە گفتوگۆیەکی بەسوود بوو لانی کەم من وازانم ئامانجی بەرنامەکانی خۆمان کە فۆرمۆڵەکردنەوەی ڕۆشنتری پرسیارەکانە هێنایەدی ئومێدەوارم بینەرانی ئازیز ئێوەش هەروای ببینن زۆر سپاسی هاوڕێمەیە دەکەم بۆ ئەم بەشداریەی وەسپاسی متابعی ئێواکەم و ئومێدەوارم لەگەڵ هاوڕێمەوەیدا لە ئایندەشا لە بەرنامەی ترا یەکتر بگرینەوە و تا بەرنامەیەشی تریش کامەرانی و ئاسوودەیی و تەندروستی بۆ هەموو ئێوەی ئازیز ئاواتە خوازم